ویستان دووبارە سڵاوتان لێبێت و ئێمە بەردەوام ئەبین لە کورسات مەگەزین ئەچینە لای تەوەرێکمان گەنجەکانی ئێمە بەهرەی زۆریان هەیە بە تایبەتی لە بواری فیلمسازی و لە بواری هونەریدا بەڵام هەندێک جار ئەو بەهرانەی کە هەیەە ئەو بیرۆکانەی کە هەیەە پێویستیان بە کۆمەڵە کەسانێک هەیە لەوەی کە بتوانن ئەو بەهرانەی کە هەیەە ئەو بیرۆکانە گەڵاڵە بکەن و بتوانن باشترینەکان بەرهەم بهێنن. فیلمی کوردی لە ئێستادا لە ئاستێکی زۆر بەرزدایە بەو هەموو دەرهێنەرە بەتوانایەکی ئێمە هەمانە لە بواری فیلمسازی داوە کە زانین کە بە خۆشحاڵی و ئەمساڵ لە فستیڤاڵی کاندا چەندین فیلمی کوردی لەوەی کە توانی بەشدار بێت کە بۆ یەکەم جار بووە و لەگەڵەوەشدا لە ئێستادا ئامادەکاریەکانی فۆرمی فیلمی زارێ بەردەوامی ئەبێت بە تایبەتی بۆ ئەو گەنجانەی کە خۆیان بەهرەیەکیان هەیە تاکو بتوان لەوێ زیاتر ڕاهێنانیان پێ بکەن و پەرە بدەن بە هونەرەکان. ئێمە ئەمانەوێت زانیاری زیاتر وەربگرین لەسەر تەوەرەکەمان بە میوانداری زۆر بەڕێز هەوراز محەممەد وەکو فیلمساز بە خۆشحاڵیەوە لەگەڵمان بەردەوام ئەبێت. کاکە ڕاستڵاوە کاگەورەس بەخێر بیت چاومان خۆش بوو بۆ پرۆگرامەکە و هەمیشە سەرکەوتوو بن. زۆر سەکانت خۆش بێت. با سەرەتا باس لە ئامادەکاریەکانی فۆرمی فیلمی زارە بکەین. بەر لە هەر شتێک پێم خۆشە دەستخۆشی بکەم لەو هاوڕێیانی ڕێکخراوی زارێ کە بەم ئەرکە هەستاون پێم وایە هەم ئەو گەنجانەمان کە لە زانکۆ فێرخوازی بەشی فیلمسازین هەم ئەوانەشمان کە لە دەرەوەی زانکۆکان چانسی ئەویان نەبووە لە زانکۆ بخوێنن بەڵام لە بواری فیلمسازیا کارەکەن. ئەمە ئەتوانێت دەرفەتێکی باش بێ بۆی دیڤلۆپی سیناریۆکانیان بکەن و بتوان ئایدیاکان بیرۆکەکان کە هەیەە بە شێوەیە گەشەی پێبن بتوان بیکەن بە سیناریۆیەکی باش و ڕەنگە لە دواییشە خودی ئەم ڕووداوە گرنگەی کە ڕوئەیە ئەم فۆرمەی کە بۆ زارێ ڕێگەخرێ ئەم دیدارە چانسی ئەویان باتێ لە کۆتاییە خەڵات وەربگرن و خەڵاتەکانیان دروستکردنی فیلمەکانیان بێ ینی ئەو فێرخوازانەی کە فیلمەکانی کە بیرۆکەکانیان وەرەگیرێ ئەتوانن بەشداری بکەن چانسی زۆر زۆر باشیان لە بەردەمایە. من هەموو جارێ بۆ هاوڕێیانی زارێڵم ئەگەر قەرارە وا بیرکەینەوە یەکەم فیلمی کوردی کە فیلمی زارێ بووە ساڵی 1926 وەکو لاتان ئاشکرایە ڕەنگە ئەم دەرفەتەش بۆ فیلمسازە گەنجەکانمان بۆ دروستکردنی یەکەم فیلمیان سەرەتایەکی جوان بێت چۆن زارێ سەرەتایەکی جوان بوو بۆ سینەمای کوردی ئەمەش دەتوانێت سەرەتایەکی جوان بێ بۆ هەر یەکێک لەو فیلمسازان. مامۆستا هەوراز ئەمە باسی ئەوم بۆ بکەیت کە چەند ڕاهێنەر لە نێو فۆرەمی زارەیە و ئەو ڕاهێنەرانە پلانیان چیەواتە شێوازی گوتنەوەی وانەکانیان بە فێرخوازەکان چۆنە؟ بەر لە هەر شتێک فێرخوازەکانیان ئەو کەسانی یانێ بەشدار بن با بڵین بیرۆکەکانی خۆیان بۆ زارێنێرن دوایی لەلایەن لیژنەیەکی تایبەتمەندەوە ڕەنگە بە جۆرێک هەڵسەنگاندن بکرێ ئەوانی کە بەشدارە بن لە کۆتاییە دابەشەکرێن بەسەر چوار ڕاهێنەرە و یەک ڕاهێنەری تریشمان هەیە کە وانە بە سەرجەم بەشداربووەکانەڵێتەوە لەبارەی بەرهەمهێنانەوە چۆن بتوانێت بیرۆکەکەی کە دوایە بێ بە سیناریۆ دروستی بکا وەک فیلم. بەڵام ئەو چوار ڕاهێنەری تر کە هەریەک لە هونەرمەندانی بەڕێز کاک کاظم ئۆز لە باکووری کوردستان، کاگەرسەلان ئەمیری لە ڕۆژهەڵاتی کوردستان، کاک سالم سەڵەواتی دیسان لە ڕۆژهەڵاتی کوردستان کە هەر یەکێک لەمانە هونەرمەندی فیلمسازی دیاری کوردستان و ناوچەکە و ئەتوان بڵم جیهانیشن هاوکات بنیش لەگەڵیانە بەشدارە بم. هەر یەکێک لەم مامۆسایانە چەند فێرخوازێکیان لەگەڵا بێت بە نمونەی ئەو پرۆگرامانی کە بینیوتانە مەسەرەن پێنج بڵین ئەگەر گریمانی وا بکەین 20 بەشدار بووە بێ هەر مامۆسایەک ڕەنگە 5 فێرخوازی لەلا بێ لە خلالی ئەو چەند ڕۆژەی کە فستیڤاڵەکە ڕۆیە وانەی چۆنەتی نووسینی سیناریۆ، چۆنەتی داڕشتنی ستراکچەر، ستۆری تێڵین، گێڕانەوە، ژانری فیلمەکان هەموو ئەمانە بە شێوکی چڕوپڕ بە خوێندکارەکانە وترێتەوە بە فێرخوازەکانە وترێتەوە هاوکات لەگەڵ ئەمەیە مامۆساکە هاوکاریانەکە لە گەشە پێدانی ئایدیەکان بۆی بیگۆڕن بە سیناریۆکی باش. دوایش ئەم سیناریۆیانە ئەچێتە لای لیژنەیەکی تری بەڕێز کە هەڵسەنگاندنیان بۆکەن و خەڵات وەرەگرن. یعنی کۆی پرۆسەکە لە پێناو بەرهەمهێنانی نسبەتێکی زۆرتری سیناریۆیەکە بەم
ڕێگا ئەکادیمیانە هاڕۆن زۆر باشان لەسەر سینناریۆکەن لەوەی کە زۆرترین سینناریۆی جوان بەرهەم بهێنرێت ئەوەندەی کە لەمان ئاشکرایە سینناریۆکان مەرجە لەوەی کە سینناریۆی کوردی بێت هەڵقوڕێنەری ناو نەتەوەی کورد بێت لەوەی کە هەندێک جار ئێمە سینناریۆکانمان بینی و بە تایبەتی لە دراما و لە فیلمەکاندا هەندێک جار کەسێک دەکرد هەست ناکرێمە لە کوردستان بێت و هەست بە هیچ گرنگێک نەبوولات لەوەی کە بڵێ ئەمە لە کوردستانە ئەم شتا ڕووی داوە تێگەم وازانم یەکێک لە مەرجەکانی و هاوڕانی زارێ بۆ وەرگرتنی بیرۆکەکانەوەی کە هەڵقوڵاوی ناو کۆمەلگاکە خۆی بێ بە جۆرێک و بەشێک بێت لەوەی کە مەرجە پێم وایە دیاریان کردووە یا ئەگەر ڕاستتر بڵێن ڕەنگە زۆرتر سەرنجەکان لەسەر ئەوە بێت کە من پێم وایە تۆ دیقەت بن فیلمی هەر وڵاتێک زۆرتر گزارش لە ناوەڕۆکی وڵاتەکەی خۆیەکە ئێوە سەری فیلمی هندیتان کردووە فیلمەکان باسی هندستانەکە فیلمی ئەمریکیتان بینیوە فیلمەکان باسی ئەمریکاکە فیلمی ئیتاڵی باسی ئیتالیاکە یە فیلمی کوردیشەوە باسی کوردستان بکە زۆر شتێکی زۆر سادەیە مثلا فیلمە ئێرانیەکان باسی ئێرانەکەن فیلمە عەربیەکان باسی ئەو وڵاتانەکەن کە تیانە بەرهەماتون بە دڵنیایی و بیرۆکەکانی ژیانی بە جۆرێکە بێ ئێمە شتێکی بێت جیایکەینەوە بیرۆکێک بێ لە ناو خۆی کۆمەلگاکەوە بەڵام بە جێڕانەوەیەک یا بە ستۆریتێڵینێک کە زمانی سینەمایی بەرزی هەبێ کە لە ئاستی فیلمەکانی تری دنیا بێ بۆی ئەو قۆناغە شتێ بپەڕێن چکە ئێمە خۆ بەس بۆ تەنیا بۆ بینەری خۆمان فیلم دروست ناکەین ڕەنگە ئێمە یەکێک لە کێشەکانی فیلمی کوردی بەشێکی ئەو لۆکاڵی بوونەمان ئەوەیە کە هێماکان تێماکانی ناو فیلمەکانمان تەنها خەڵکی خۆمان لی تێگەن بەڵام لە ڕاستیات تۆ کاتە سەری فیلمێکی ئەمریکیەکەی هەموو فیلمەکە تێگەی فیلمێکی فەڕەنسی هەمووی تێگەیت کە خۆ خەڵکی وڵاتانەش نیت کەواتە ئەوان بە جێڕانەوەکانیان توانی ویانە ئاستی سینناریۆکانیان وا بەرزکەن و هەموو دانیشتوانی گۆیزەی بتوانین لێ تێبگا کەواتە ئێمەژە بێ سینناریۆکانمان ئەگەر چی ناوەڕۆکەکەشی لۆکاڵێ بەڵام دەربڕینەکەی جێڕانەوەکەی لەسەر ئاسێکی ئینتەرناشناڵ و بە جۆرێک بێ خەڵک لە دەروی دنیای خۆشمان لێ تێبگەن واتە تۆ ئەوە ئەڵێیت کە ئامانجی ڕاهێنەرانی فۆرەم فیلمی زارێ ئەوەیە کە ڕاستە ستۆریەکەمان کوردیانەیە چیرۆکەکەمان کوردانەیە بەڵام ئامانجسانەکە بە جیهانی بگەێنن واتە جیهانیش لەو فیلمانی خۆتان بگەێنن حتمما بە دڵنیاییەوە تۆ فیلم بۆچی دروستەکەی فیلم بۆ بینەران دروستەکەی بینەرانمان چێن بینەرانمان هەموو هاوڵاتیانن هەموو هاوڵاتیانی گۆی زەوین چونکە ئێمە کە فیلم دروستەکەین بە تەنیا بۆ کۆمەڵگەی خۆمان دروست ناکەین بۆ فیلم فستیڤالەکان لە دەرەوەی دنیای خۆمان و ئەینێرین بۆ سینەماکان لە دنیای دەرەوەی خۆمان و خەڵکی دنیای دەرەوەی ئێمە فیلمەکە ئابینێ بۆیە بە دڵنیاییەوە ئەبێ فیلمەکەمان بە جۆرێ بێ گفتوگۆ بکە لەگەڵ لۆژیک و عەقڵی خەڵکی دنیای دەرەوەی خۆشمانە وەک چۆن مەسەن تۆ بە دیار فیلمێکەوە لە کوردستان دانیشتووی فیلمەکە لە نازام لەکوێی دنیا دروستکرابێ متعاتفە بی لەگەڵیا هەستی لەگەڵیا جوڵێ بیرکردنەوە لەگەڵیا جوڵێ جاریوایە دڵە خۆشە بێ پێکەنی ئەگری دێتەواتە ئێمەش فیلمەکانمان فیلمە کوردیەکانمان وا لەگەڵ بینەری جیهانی بکە بەڵام بەچی من هەموو جارێک ینی هەم لەگەڵ فێرخوازەکانی خۆمەوە هەم لێرەش جەخت لەسەر ئەم مەسەلەیەکەمەوە هەموو بیرۆکەیەک جوانە بەڵام چۆن نتوانی بیژەڕیتەوە و ئەداتی جێڕانەوەکە و چییە لەکوێ دەست پێەکەیت منویسمە پرسیارە و لێ بکەم گرنگترین شت لە نێو فیلما چییە؟ چونکە کاتێک کە سینەماکارەکانە بینم ڕاستەخۆ پرسیاریان لێکم گرنگترین شت چییە بە شێوەیەکی گشتی و تویانە شێوازی گێڕانەوەی چیرۆکە کە لەوانەیە چیرۆکەکە زۆر سەرنجڕاکێش نەبێت بەڵام ئەوەی کە ئەیجێرێتەوە زۆر بە شێوەیەکی سەرنجڕاکێش ئەیجێرێتەوە یەکسەر سەرنجی تۆ ڕائەکێشێ من هەموو جارێک شتێکی زۆر سادە باسەکەم بۆ تێگەیشتنی ینی ئێوەی بەڕێز و بینەرانیشمان هەیە خۆش نوکتە ئەجێڕێتەوە هەیە خۆشترین نوکتە ناخۆشە جێڕێتەوە وانێ کەواتە هونەرەکە هونەری جێڕانەوەیە و ئێمە لە سینەمایە وانێکی تایبەت یان ڕێچکێکی تایبەتمان هەیە کە پێڵێن ستۆری تێڵین جێڕانەوەی چیرۆک تۆ چۆن چیرۆکەکەتە جێڕیتەوە باش ئەمە تەنیا لەسەر حەزیان ویست یا توانەکان ناوەستێ بەڵکو لەسەر ناسینی بیرۆکەکە دەوەستێ من ئایدیەکمێ بێ بزانم ئەم ئایدیە من درامە ئایا ترسناکە ئایا نهێنیە ئایا هەست بزوێنە
ئایا چوزانم سایکۆلۆژیە کۆمەڵایەتە چییە؟ ئایدیاکەم ئەبێ بناسم بەر لە هەر کەسێکتر کە ئایدیاکەم ناسی ئەبێ ژانرەکەی بۆ دیاریکەم کە ژانرەکەم بۆ دیاری کرد هەر ژانرێکیش ڕێچکەیەکی خۆی هەیە بۆ گێڕانەوە دوایەوە تەکنیکی نووسین تۆ لە کێوە دەست پێکەی ئایا ئیشەکە و لەگەڵ پاڵەوانەکە ئەڕوا تۆ دوای پاڵەوانەکە تەکەوی وردە وردە بەر شتەکانەکەوی یان نەخێر مەسەرن ڕووداوێک دروستەکەیت و لە ناو ڕووداوەکە وردە وردە پاڵەوانەکە تەناسێنی هەر ئیشێک ئەکرێ ڕێچکەی تایبەتی خۆی هەبێ ئەزین چۆن بڵێم هەموو پەنجەمۆری مرۆڤەکان هیچی لە یەکتری ناچن هەموو جیاوازە هەموو فیلمێکیش لە یەکتری جیاوازن ئەگەر یەک قاڵبیشیان هەبێت چونکە ناوەڕۆکیان جیاوازە ئەکرێ جێڕانەوەی جیاوازیان هەبێت دنیابینی جیاوازیان هەبێت و ئێمە هەوڵ بین وا بکەین فێرخوازەکانمان دوورکەونەوە لە کۆپی ڕەسەن بن ئایدیەکانیان هی خۆیان بێ و بتوانن بە شێوازێکی گێڕانەوەی دروست چیرۆکەکانیان بجێڕنەوە لەسەر ئاستێکی ئەکادمی و لەسەر ئاستێک کە داهێنەرانە بێ و لە هیچ شتێکی تر نەچێ هی خۆیان بێ بەڵام بیپێکێت. دەستەکان خۆش بێت ئێمە زۆر خۆشحاڵین بەوەی کە بەڕستان ئەبینین و هەروە فۆرمی فیلمی زارێ ئەبینین لەوەی کە خەمخۆریتان بۆ فیلمی کوردی ئەتانەوە دەستی گەنجەکانیش بگرن لەوەی کە لە دواییدا بۆ فیلمی کوردی بۆ هونەری کوردیان بە خۆشحاڵیەوە ئێستا هۆڵەکانی سینەمای کوردی شەبینین ڕۆژانە چەندین فیلمی کوردی نمایشەکرێت بە خۆشحاڵیەوە ئەمساڵ و ڕۆژانە ئێمە لە پرۆگرامی کورسات مەگەزین میوانداری لەو بەڕێزانە کە لەو دەرهێنەرانە کە فیلمەکانیان لە فستیڤالە جیهانیەکانە بەشدار ئەبێت و خەڵات بەدەست ئەهێنێت کەواتە ئەتوانێ بڵێن لە ئێستا فیلمی کوردی و سینەمای کوردی بەرەو پێشچووە بەدڵنیایی وەکو هەموو کەرتەکانی تری پێشکەوتنی کۆمەڵایەتی سینەماژێکی ترە لەو کەرتانە پێشکەوتنی ئەم کەرتانە لە ناو کۆمەڵگەی ئێمەیە هاوکاتە بێ لەگەڵ پێشکەوتنی ئەوانی تریشە چۆن ئەدەبمان پێشەکەوێ ئاوا هونەرمان پێشەکەوێ چۆن کللتورمان پێشەکەوێ ئاوا سینەمامان پێشەکەوێ چۆن ژیانی کۆمەڵایەتیمان پێشەکەوێ ئاوا ژیانی سینەمایشمان پێشەکەوێ تۆ هەردی قەت بە ئێستا مەسەرەن لە دوو زانکۆ لە کوردستان بەشی فیلم سازیمان هەیە ساڵان نیسبەتێک لە گەنجەکانمان ئەڕۆن لەوێ ئەخوێنن دەرەچن ئەتڕۆحاکەن ئەزمونونەکەن و بەڕێبەتی سینەما هەیە و خەڵکێکمان هەیە بە دروستکردنی فیلمەوە سەرقاڵە فیلم مەسەرەن ئەگەر دیقەت بن لە ساڵێکە لانی کەم 3 جار 4 جار ئەبینین فیلمی کوردی لە هۆڵەکانی سینەما نمایشەکرێ و بەشێکی تر لە فیلم سازەکانمان فیلمەکانیان ئەنێرنە دەرەوەی وڵات بەشداریەکەن لە فستیڤالەکانە جاگەر خڵات وەرەگرن یاوەری ناگرن بەڵام گرنگ بەشداریکردنەکەی و لە دیاسپۆرا کۆمەڵێک ئیڤنت و فستیڤال بۆ فیلمی کوردی سازەدرێ هەموو ئەمانە ئاماژەیەکمان پێڵەن کە وردە وردە ژیانێکی سینەمایی دروست بووە ئەکتەرمان هەیە هیتر خەریکی نواندنی سینەماییە خەڵکمان هەیە لەگەڵ هاوڕەکانیە بە سینەمۆبیلەکەی خۆی ژیانی خۆی ئەگوزارێنێ کابرا گافەرە چوزانم لە پشتی کامێرەوە ئیشەکە ئیشی لایتەکە چوزام هەندێکی ترمان هەیە ئیشە تەکنیکیەکانەکەن خەڵک هەیە بە تەنیا بەوەی کە ئیشی کەڵەر کۆڕێکشن و چوزانم مۆنتاژەکە ئەتوانێ بژی واتە جۆرە ژیانێکی سینەمایی دروست بووە مادەم ژیانەکەمان بۆ دروست بووە پێشکەوتنەکانیشمان وردە وردەوەکو کایەکانی تری کۆمەلگا حتمما مامۆستا هەوراز ئەتوانی پێم بڵێ ئێستا فۆرم فیلمی زارێ لە چ قۆناغێکدایە تا ئێستاوەی کە من ئاگادارم سەرقاڵی وەرگرتنی بیرۆکەکانن نسبەتێکی باشیش لە خەڵک بیرۆکیان نردووە و بەدڵنیاییەوە لەم چەند ڕۆژەی کۆتاییە بیرۆکەکان زیاتریشە بن چکە ڕەنگە خەڵکێک هەبێ لە دوای ڕاگەیاندنی ئەم بابڵین دیدارە و لە دوای ڕاگەیانی یەکەم کۆنگری ڕۆژنامە نووسێکەوە کە بۆی کرابوو دەستیان کردبێ بە نووسینی بابڵین بیرۆکەکانیان و بەو شێوەیە ئەلموهیم کە ئەمانە تەواو بوو ئەچنە قۆناغی دوایەوە کە هەڵبژاردننی بیرۆکەکانە دوایەوە ئیتر لە مانگی حوتا ئیتر ئەو ڕوودا و خۆشە ڕووەیە کە لە مانگی حوتا تەواو بەدڵنیایەوە کۆی کە ڕایانگەیان دۆخۆ دەست خۆش ئەگەر لە کۆتاییە شتێکە بێت و پێت خۆش بێت ئاماژەی پێ بکەیت پشتیوانی میدیا بۆ سەرکەوتنی پرۆژەکە زۆر گرنگە دەستخۆشیتان لە یەکەم کە ئێوە لە سەرەتاوە گرنگیشی زۆرتان بە مەسەلەکەی و جگەلەوەی کە خۆتان پارتنەرن لە ناویشەکە و خۆتان پشتیوانی هەموو پرۆژە و نەریەکانن لە لایەکتری شۆهانی گەنجەکانی ئێمەوانی کە لە دەرەوەی با بڵین سینەماشن لە دەرەوەی خوێندنی سینەمان و بە هاوکات فێرخوازەکانی فیلمسازیش بەشداری بکەن
چانسێکی گەورە لە بەردەمیانە لانی کەم وا بیرکەنەوە بڵێ بنەوێ بیرۆکەم بنێرم وەرگیرێ و لەو سەرشەوە خەڵاتەکە بۆ خۆم بەرم و فیلمەکەم لە داهاتوە دروستکەم یعنی مامۆستا هەوراس ئەوەنەی ئاگادار بم فیلمێکە هەیە کەی فیلمێکی درێژە کە ئیشەڵە بەتمای بڵایکێتەوە پرۆگرامێکی دیکەشمانەبێت تایبەت لە سەری طبعاً. بەدڵنیاییەوە دایمە پرۆگراممانەبێت ئەگەر دنیا لە ئاشتیا بێ ئیشەڵا هەر ئەمساڵ هەر ئەمساڵ بڵاوەکەیتەوە بەدڵنیایەوە بۆ هیوای کە بەزووی چەند مانگی بڵاوێکیتەوە کەمی داهاتوە بێگومان لە کورسات مەگەزینیشەوە باس لە فیلمەکەتەکەین بە هیوای سەرکەوتنی زۆر زیاتر مامۆستا هەورە زۆر خۆشحاڵ دەگەم ئێوارەی لەگەڵمانە بوویت منی زۆر خۆشحاڵم زۆر سپاس بۆ ئامادەبوونێ زۆر سپاس